یاسای سنوردارکردنی دەسەڵاتی دادگایی باڵا بۆ هەڵۆشانەوەی بریارەکانی وەزیرانی حکوومەت لە پەرلەمانی ئیسرائیل بە کۆی 64 دەنگی بەڵێ پەسەند کرا لە کاتێکدا هێش دەنگێک بەدەژی نەدرا. دوای ئەوەی ئۆپۆزیسیۆن مانی گرت و بەشداریە دەنگەکانی کۆتایی نەکرد. بنیامین نێتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕاگەیان ڕەخنەگرانی ئەو پرۆژە یاساییە لە کاردانەوەکاندا زیادەڕەوەیی دەکەن. ئیسرائیل دەبێت وەک دیموکراسیی بەهێز بمێنێتەوە، مافی تاک بۆ هەمووان دەپارێزێت. دەسەڵاتی دادوەری بەردەوام دەبێت لە سەربەخۆیی و هیچ لایەنێک کۆنتڕۆلی ناکات. بەڵام زۆرێک هاوڕان نین ترسیان هەیە ئەمە تەنها هەنگاوی یەکەم بیت لە پرۆسەی سەردنەوەی دەسەڵات لە دادگای باڵا و چەسپاندنی لە دەستی حکوومەتی ڕاستڕەودا. پاش پەسەندکردنی یاساکە ناڕەزایەتیەکان پەرەیسەند و دەیان هەزار خۆپێشاندەر ڕێگاکانیان لە ئۆڕۆشیلیم و تەلەڤیڤ داخست و لەگەڵ پۆلیسدا تێکەڵچوون. پۆلیس بۆ بڵاوپێکردنی خۆپێشاندەران ئاوپاشین و ئەسپی بەکارهێنا و چەند کەسێکیش دەستگیر کران و بریندار بوون. لە کاتێکدا ئیسرائیل لە ماوەی ڕابردوودا ناڕەزایەتی بەرفراوانی بەخۆیەوە بینیوە، چاودێران دەڵێن بزوتنەوەیکی بەردەوام نەبووە کە فەرتر لە 6 مانگ وەک ئەم بزوتنەوەیە بەردەوام بێت. ئەم ناڕەزایەتیانە جیاوازن. پێم وایە ئەو شتانەی کە مەترسی لە دەستدانیان هەیە بەشداریکردنەکەش جیاوازە، کەواتە ئەنجامەکەی ئەمەیە. بە دڵنیاییەوە بۆ ئەو کەسانی کە سەرکردایەتی دەکەن و زۆرێک لەو کەسانش کە بەشدارن لە ناڕەزایەتیەکان باوەڕێکەیە کە حکوومەتی ئێستای ئیسرائیل مەبەستی دووبارە داڕشتنەوەیە، نەک تەنها سیاسەتی ئیسرائیل و ئەجەندای سیاسی، بەڵکو شێوازی بەڕێوەبردننی ئیسرائیل. 7 مانگ لە خۆپێشاندانی بەرفراوان دش بە چاکساسی دادوەری لە کۆتایی هەفتەی پێشدەنگدان گەیشتە لگوتکەیەکی نوێ لە کاتێکدا دەیان هەزار کەس لە تەلەڤیڤەوە بەرەو پەرلەمان لە ئۆڕۆشیلیم ڕێپێوانیان ئەنجامدا. ئێمە دەبێت هەموو هەوڵێک بدەین بۆ ئەوەی دیموکراسیمان بپارێزین و ئەمەش ئەوەیە کە دەتوانین بیکەین. جێگای داخە ئەگەر حکوومەتەکەمان هەموو ئەو کەسانەی کە دێنە ئێرە بۆ ئۆرشلیم و لە سەراسەری ئیسرائیل لە ناڕەزایی دەردەبرن پشتگوێ بخات. جگە لە خۆپێشاندانەکان فەرتر لە 10,000 یەدەکی سوپای ئیسرائیل کە سەدان کەسیان لە یەکە هەرە باشەکانن دەڵێن ئەگەر یاساکانی چاکسازی دادوەری پەسەند بکرێن ئامادە نین بگەڕێنەوە سەر ئەرکەی یەدەکیە خۆباشەکانیان. دەڵێن ئامادە نین خزمەت بە ڕژێمێکی نادیموکراسی بکەن. سەرکردە سەربازیەکان هۆشداری دەدەن لەوەی ئامادە نەبوونی یەدەکەکان زیان بە توانای ئیسرائیل دەگەینێت بۆ شەڕکردن لە ناکۆکیەکانی داهاتوودا.